لێکێک لە یاریەکانی قۆناغی 16 جامی یانەکانی عێراق هەولێری خاوەن پلەی دووەمی دواوەشان لە بەغداد بووە میوانی کەرخ. کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە فشاری تەواویان خستە سەر گۆڵی خاوەن ماڵ. هێرشا یەک لە دوایەکەکانی هەولێر بەردەوامی هەبوو تا لە خولەکی 26 عەلی موحسین بە ئەسیستی ئەمجەد ڕاضی یەکەم گۆڵی خۆی بە درێسی هەولێر تۆمار کرد و زەردپۆشانی لە یاریەکە با گۆڵی یەکەم پێشخست. کەناریەکانی بەغداد بەم هێرشە وەڵامی کوڕانی قەڵاو منارەیان دایەوە وەک پێویست مامەڵەیان لەگەڵ نەکرد تاوەکو بە گۆڵ بگەن. یاریەکە زیاتر گەرم و گوڕی بەخۆیەوە بینی، هەردوو پێشەکانیان ئاڵوگۆڕ دەکرد، بەڵام نیوە یەکەم هەر ئەوەندەی لە خۆگرت بوو. لانیوەی دووەم کەرخ بە دوای گۆڵ یەکسانیەوە وێڵ بوو. هەولێر ئامانجی گۆڵی دووەم و یەکلاکردنەوە یاریەکە بوو، هەر بۆیە هەردوو پێشەکانیان ئاڵوگۆڕ دەکرد. لەم دەرفەتە کەناریەکانی بەغداد نزیک بوون لە گۆڵ. حوسێن جوولی گۆڵپارێز درەنگ بە ئاگاهاتەوە و گۆڵەکەی پاراست. شێرکۆ کەریم بەم لێدانە وەڵامی خاوەن ماڵی دایەوە. کەرخ پێداگر بوو لەسەر یەکسانکردنەوەی ئەنجامەکە. لەم هێرشەش لێوەی نزیک بوو، بەڵام سوودی لێوەرنەگیرا. یاسین سامیەش دەرفەتێکی ئاسانی بۆ هەڵکەوت لە دەستیدا. لە دووە ساتەکان کەرخ فشاری زیاتری خست بۆ سەر گۆڵی زەردپۆشان. لە بەرامبەردا هەولێر پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست. ئەنجام گۆڕانکاری بەسەردا نەهاتوو. هەولێر بە تاکە گۆڵێکی بێوەڵام لە کەرخی بردەوە. بەم شێوەیە کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان خۆیان گەیاندە قۆناغی 8 جامیانەکانی عێراق، لەوێش ڕوبەڕووی نەفتی بەغداد دەبنەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.